وەکجاران سادەوەرە گشتخەمم لە بیربارە لەو ڕۆژەوەی جێدێشت و ئەسووتێن بەرابەرە بێ تۆ دڵبازارم کەس ناگە بە هەوارم کەستی ماری دڵ مەکە جگە لە تۆ نەزدارم ئای دڵی دڵدارم وەرە گوڵی بارم وەرە ماوەیە کالم دووری دڵم لێت بێخەبەرە عاشقتم عاشق ئای دڵی دڵدارم وەرە گوڵی بارم وەرە ئەوەیە کالم دووری دڵم لێت بێخەبەرە عاشقتم عاشق وەکو شنەی باوەرە زریانی ژینم وەرە وا تەنیاییم کوژێ دڵی دڵدارم وەرە وەرە ببینە حاڵم چاو بەیش بە گریان لە تاو بێئامێزی تۆ پاشێ و پەرێشان ئای دڵی دڵدارم وەرە گوڵی بارم وەرە ماوەیە کالم دووری دڵم لێت بێخەبەرە عاشقتم عاشق ئای دڵی دڵدارم وەرە گوڵی بارم وەرە ئەوەیە کالم دووری دڵم لێت بێخەبەرە عاشقتم عاشق ئای دڵی دڵدارم وەرە گوڵی بارم وەرە ئەوەیە کالم دووری دڵم لێت بێخەبەرە عاشقتم عاشق دەنگی خۆش بێ کامی محەممەد ئێوارە باش تەندروستی چۆنە بەخێر بێت بەخێر بێتەوە لە ئوسترالیاوە بەخێر بێت سەرچاوەکەم فەرموو بەخێر بێت کامی محەممەد خۆشحاڵین ئەم ئێوارەیە لەو کەش و هەوای هەواڵی نەخۆشیانە ئێمە دوورخستەوە بە گۆرانە زۆر تایبەتەکان زۆر سپاس دەکەم بینەرانی یازیز و خۆشەویستی ئێمە جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش لە هەر کوێکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ لە شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانەوە
جوانتنی سڵاتان لێبە و بۆ هیواین کە ئەم ئێوارە لەگەڵ کاک محەممەد علی هونەرمەند ئێوارێکی خۆش بۆ ئێوە دروستکەین و لەو کەش و هەوای نەخۆشی و دەنگی و هەواڵەکان کە باس لە هەواڵی کۆرۆناکەن و توش بووەکان دوورکەینەوە بەرلۆی کە بچمۆ لای کاک محەممەد هوشانێکی کورتمان هەیە و بەرداوامە بین. دووبارە سڵاتان لێبێ ئەمە لەگەڵ کاک محەممەدا بەرداوامە بین. کاک محەممەد زۆر بەخێر بێت. زۆر سپاس. خۆشحاڵین کەم ئێوارە لەلای ئەمەیت ئێوارەکەمان جوانترەکەی. زۆر سپاسان دەکەم. پێما بێت تازەش گەڕاویتەوە لە وڵاتی ئوسترالیا کەمەوەی زیاتر لە 20 ساڵە لەوێ ژیت. ڕاستەوایە بەتەکید. زۆر بەخێر بێت. ئێمە خۆشحاڵین کەم ئێوارە میوانداری ئەمە زۆر سپاس. منیش ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرە ئازیزەکانی گەلی کوردستان، تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. هیوادارم هەموو لایەک باش بن. دووبارە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تۆش. بەر لەوەی کە بڕۆینە لای ئەزمموی کاری هونەریت کەم خۆشە باز لە ئاواز و میلۆدی و هۆنراوی ئەم گۆرانیە بکەیت کە ئێستا پێشکەشی ئەم بینەرانی کرد. بەڵێ لە ڕاستیە ئەم بەرهەمە نوێم تقریبان هەفتەی ڕابردوو بوو بڵاومان کردەوە لەسەر چەم تیڤیەکان و هەروەها سۆشیال میدیا بەگشتی. ئاوازی ئەم گۆرانیە هونەرمەندی خۆشەویست بەرداماردینیە هەروەها تێکستەکەی شاعری خۆشەویست کاکە هیوا ئەحمەدە و کارمان تیا کردووە لە ستۆدیۆ پرۆپرۆدەکشن لە شاری سلێمانی ڕێز و خۆشەویستیم بۆ کاکە شاڵاو ڕەزا و هەروەها کاری وێنەگرتنی ئەم ڤیدیۆ کلیپە لە وڵاتی ئوسترالیا کارمان بۆ کردووە لەگەڵ دەرهێنەری خۆشەویست کاکە ڕەبینی ئیسماعیلی خۆشەویست. ڕێز و خۆشەویستیمان هەیە ڕێزمان هەیە بۆیان چاوێن ماچەکەین. بەڵێ هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لای بوو بێ. بێگومان ئاواز هۆنراوەی زۆر تایبەت بوو و زۆر خۆشیش گۆرانەکەت چڕی. کاک محەممەد گۆرانی وتن یاخۆت دەرکردنی کلیپێک لە وڵاتێکی دوور بۆ تۆ قرس نەبوو بە تایبەت لە وڵاتی ئوسترالیا؟ بە دڵنیایی نەک بۆ من بۆ هەموو هونەرمەندان تەنانەت لە ئەوروپاش ینی کارێکی ئەستەمە چۆنەڵی ئاسان نییە کۆکردنەوەی مەجموعەیەک کۆمەڵێک هونەرمەند تۆزێک کارێکی قورسە بەڕاستی. بەڵێ و هەر لەبەرەو سەبەبەش لەبەرەوە هۆکارە من لێرم لە کوردستانی خۆشەویست ئەژیم لە شاری سلێمانی پێم خۆشە هیوای هەر لێرە بەردەوام خزمەت بە هونەری کوردی و بینەرەکانی خۆتکەی. ماوەی یاخود ئەتوانی بڵێن ئەزمموی کاری هونەری تۆ بۆ کەیە گەڕێتەوە؟ لە ڕاستیە من چۆنەڵی کۆمەڵی پەیمانگای هونەرە جوانەکان وەسیلێ بۆ پێشخستنی من هەم لە میوزیک و هەم لە دەنگیش. من ساڵی 96 بۆ 97 ئەو کاتە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بوو لە سلێمانی لێوە فێری زۆر شت بووم بەڕاستی و دوای میوزیک ژەنین هاتمە سەر کاری دەنگ دەستم کرد بە گۆرانی وتن. لە ساڵی چەند بوو ئەتوانین بڵێن کە دەستت کردووە بە گۆرانیەوە؟ ینی بیزەبت ساڵی 98 لەو دەوروبەرە بەر لەوەی کە سەفەر بکەیت. بەڵێ بۆچی لە دوای ئەوەی کە دەستت کردووە بە کاری هونەری و گۆرانی وتن ڕۆت کردوێتە وڵاتی تاراوگە و ئاتوانین بڵێن کوردستانت بەجێهێشتووە؟ بەڵێ منیش هەروەکو تاکێکی ئەم کوردستانە ینی چوومە دەرەوەی وڵات بە هەر هۆکارێ بێ لە ڕاستیە چونکە ئەو سەردەمەی ئێمە هەموو مامۆستاکانمان تەلەبەکان بەڕاستی خوێندکارەکان هەمویان وڵاتیان بەجێهێشت سەردەمێ بۆ ینی خەڵکی ئێمە زۆر ڕووی لە دەرەوەی وڵات کرد ئەوە منیشی گرتەوە لە کاتێکا و کەسێک گەر سەفەری بکرداوە یاخۆت خزمێ کرد لە دەرەوەی وڵاتە بووایە بەڵێ و ئێستاژەوەتە لێرەین ئیشەڵڵا هیوادارم کاری جوانتر و باشتر بکەم کاری باشتر و بەردەوامی. زۆر سپاس. باسی ئەو دوو کارت کە پێما بە دوو کارت هەبوو هەر لە 98 کە دەستت پێ کردووە باسی گۆرانەکەمان بۆ بکەم. بەڵێ خۆی لە ڕاستیە ویستم باسی ئەوە بکەم ئەو کات سۆشیال میدیا نەبوو بەم شێوەی ئێستا ینی هەر دووسێ تەلەڤیزیۆن هەبوو لە هەموو کوردستان. ینی من ئەو کات یەک دوو گۆرانیم هەبوو و ڤیدیۆ کلیپیشم بۆ دروستکرە و کات ینی دەنگانەیەکی زۆر باشی هەبوو بۆ من
لەگەڵ ئەوەشدا من کاری ئاهەنگم دەکرد بەڕاستی کاری حەفلاتمە کرد لە سلێمانی و شارەکانی تریش ئەو کاتە پێم وابێ زۆر لە هونەرمەندەکان لە ناو ئاهەنگەکانە بەتایبەت ئاهەنگی بوو گواستنەوە من بە شانازیەوە من ساڵانێکی زۆر ئەو کارم کرد بەڕاستی بۆ شانازیشی پێوەکەم وەلە هیوادارم لە ئێستادا ئەوە نییە کاری جوانتر و هونەریانەتر بکەم هیواداری ئینشەڵا. تازەترین کارەکانت یەکێک لە کارەکانت ئەمە بوو پێم وابێت کارێکی کەش هەیە سا کارێک بۆ کردو خۆت بڵاو کردوتە بەسی بەڵێ ئەو ئەم ڤیدیۆ کلیپەی کە پاژماوەیەکی تر دەیڵم ئەوە پار بڵاومان کردەوە گۆرانیەکە ناوی گۆرانی ئەمرم ئەوە تێکستەکەی هی هونەرمەندی خۆشەویست هێمن حەمیدە و هەروە کاری مۆسیقامان بۆ کردووە لە ستۆدیۆی پرۆپرۆداکشن لەلایەن کاکە شاڵاو ڕەزا و هەروەها دەرهێنەری کلیپەکەش کاکە بڕیار فەتاح ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمویان چاوان ماچەکەم. چۆن بوو بڕیارەدا کە کلیپی دۆمت یا خۆت گۆرانی دۆمت لە کوردستان تۆمار بکەی بەڵام بەر لەوەی کا وەڵامم بیتەوە و چانێکی کورتمان هەیە و لەگەڵتانە بەرداوامە بین. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان بەردەوامە بین لەگەڵتان ئازیزان. کاک محەممەد باسی ئەومان کرد کە چۆن بوو بڕیاری ئەوە دیە کە ئەم گۆرانیت لێرە تۆمارکەی کلیپەکەی. بەڵێ من لە ڕاستیە زۆرم پێخۆشە بە ئێستاشەوە کە هەمیشە لەگەڵ هاوڕێ خۆشویستەکانم میوزیسیانەکان کاری جوانتر و جوانتر بکەم و بۆیە پێم خۆش بوو ئەو گۆرانیە لێرە بکەم چونکە هەمویان نزیکن لە منەوە ینی بە کوالیتیکی زۆر باش ئیشم کردو لەگەڵیانە وەکو بە خۆشحاڵیشۆ لێسادا هونەر زۆر پێشکەوتووە لە کوردستان. بەڵێ ڕەنگە ژێکێکی تر بێت لە خاڵەکان و پاڵنەر بوو بەتاکید بەڵێ لە ڕووی تەکنۆلۆژیا و هەروەها بواری میوزیک ینی بەڕاستی زۆر پێشکەوتووە. من لە لۆکیشنێکم بینی لە ناو کلیپەکەیە شوێنێک بوو وەکو قاعەیەکی چۆڵوا بوو بەسێکی ئەومان بۆ بکە لۆکیشنی کلیپەکانە. بەڵێ ئەو لۆکیشنە لەلایەن هاوڕێی خۆشەویستم کاکە بڕیار فەتاح هەڵبژێرا کارگەی جگەرەکەی سلێمانیە ینی کارێکی زۆر جوانمان کرد بەڕاستی هەرچەندە شوێنەکە شوێنێکی سادەیە بەڵام کارێکی زۆر جوانمان کرد دەستی خۆش بێت چاوی ماچەکەم. زۆر باشە. ئاواز و میوزیک بەڵێ ئەم گۆرانی ئەمرە من کەڤەرم کردێتەوە تاوان گۆرانێکی هونەرمەند برای مەرکاڵە و وەکو باسم کرد کاری دەرهێنانەکەی و هەروەها ڤیدیۆ کلیپەکە لەلایەن کاکە بڕیارەوە بوو و لە ستۆدیۆی پرۆپرۆدەکشن ئیشم بۆ کردووە لەلایەن کاکە شاڵاو ڕەزا لە شاری سلێمانی. زۆر باشە سەرکەوتنتان بۆ خوازی و دووادارین کە بە زووترین کاردە و بەرهەمەشت ببینین. شتێکی گرنگ لە ئێستادا کە هونەرمەندەکان زۆریان ئەوە ئەنجام ئەدەن لایڤ میوزیکە لە کافەکانی شەوانە کاتێک خەڵکی یاخود بەتایبەت خەڵکی شاری سلێمانی ئەچن ڕوو لە کافەکانەکەن شەوانە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بەڵام زۆر گرنگی بە لایڤ میوزیکە درێت. تۆ بینێت چۆنە لەگەڵ لایڤ میوزیکە؟ من وەکو خۆم ساڵانێکی زۆر لەمە پێش ینی دوو شوێن هەبوو لە سلێمانی بە تایبەتی کۆمەڵایەتی و تەلاریان پێوت من هەمیشە ینی بەشداریم کردووە لەو لایڤ میوزیکانە بەس بە خۆشحاڵی ئێستا زۆربەی شوێنەکان لایڤ میوزیکی تیاکرێت هۆتێلەکان ڕێستۆرانتەکان من زۆرم پێ خۆشە هەم بۆ هونەرمەند وەکو تەمرینێک وایە بەڕاستی ینی زۆرم پێ باشە ئاشناش ئەبێت بە بینەرەکانی خۆی یاخودەوەی کە خواستی دەنگی ئەو هونەرمەندەی هەیە زۆر خۆشە کە تۆ سیرەکەی هونەرمەندێک یاخود بەڕێز محەممەد لە شوێنێک لایڤ میوزیکی هەیە و حەزەکەی لە نزیکەوە چاوت بەخۆی بکەوتوە شتێکی زۆر باشە منیش زۆرم پێ خۆشە وەلایەنەدا من پێم خۆشە یەک دوو شوێن لە سلێمانی وەکەوەی کە خۆم دامناوای شەڵا
کاری تیاکەم و بۆ یەک دوو شوێن بۆ نەتکردوێتە ئەوەی کە بخۆیان شوێنەکان داوا بکەن بۆ خۆشوێنەکان دیاری کردووە لە ڕاستیە من ئاساییە ئەوەژە بێ بەڕاستی بەس منۆکو خۆم چۆنەڵێ ئەو شوێنانی کە دیاریم کردووە بۆ من باشە ینی چۆنەڵێ ئەتوانم ئەو ئیشەی تیا بکەم ئەو کاری تیا بکەم زۆر باشە هیوادارین کە ئەوش بە زوودی زۆر باشە کاری دیکەت کە کردی بێتێت یاخود ئەتوانین بڵین تەنها تۆ پەرت بە گۆرانی وتن و تو یاخود لە ڤیدۆ کلیپ و گۆرانی یان لە کاری دیکە شالتۆ لەبەر ئەوەی پەیوانگای هونەر جوانەکانی من باسی ئەوم کرد کە من خوێندکاری پەیمانگای هونەر جوانەکان بووم تۆزێک مۆسیقاش دەزانم بۆ خۆم بەڕاستی ئەوە نییە یارمەتی دەرە بۆ من بۆ ئاوازدانان بۆ من زۆر خۆشە و مۆسیقا لە ڕاستیە هەستە من هەمیشە لە ماڵی خۆمانەوە نییە بەردەوام لەگەڵ مۆسیقا ینی بەڵێ مۆسیقاش دەنم بۆ خۆم لە ماڵەوە هەستێکی زۆر جوانە و زۆربەی کارەکانم لە چی ئامێرێکی مۆسیقای زیاتر کامیان ئەژەنیت بەڵێ من لە ئێستا پیانۆ ئەژەنم ئەی بۆ بۆت نەهێنان لێرەش پارچێک میوزیکت پێشکەش زۆرم پێ خۆش بوو بەڕاستی بەس کە زانیم کاتەکە زۆر نییە ینی چۆنەڵی فریان ناکەوتین لە دەرفەتێکی دیکەیە ئەوشمان پێشکەشکە بەر لەوەی کە سەفەرکەی پێش 20 ساڵ بێگومانەوە گۆڕانکاریێکی زۆر گەورەیە ماوەیەکی زەمەنی زۆرە بەڕێزت دوو کلیپت هەبوو یاخود دوو ڤیدۆ کلیپت هەبوو جیاوازی یەکمان بۆ بکەی لە بینی کلیپ و گۆرانی ئەو کاتە وەکو ئێستا لەگەڵ ئێستادا کە پێشکەوتنێکی زۆر بینیوت ئایا تۆ پێشکەوتنە تا چ ڕادەیەکە بینیت بەڵێ من کاری یەکەم ڤیدۆ کلیپم یەکەم گۆرانیم لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە سامانتەها کرد لە شاری سلێمانی لە ستۆدیۆکەی ئەو کات لێ سلێمانی ئیشە کرد و ئەو گۆرانیش گۆرانی ئامینێ بوو گۆرانێکی شاد بوو ڤیدۆ کلیپێکی جوانم بۆ کرد ینی شتێکی زۆر جوان بوو بۆ سەردەمە کەواتە ئەی کلیپ چۆنە بینی وەکو جیاوازیەکەی لە ڕاستیە ئێستا زۆر فەرقی هەیە بەڕاستی ئەو کاتە تۆ چۆنەڵی بە کیبۆردێکەوە ئێمە گۆرانیەکمان دروست کردو تەنها کیبۆردێک بەس ئێستا تۆ ئالەتەکان هەمووی لایڤە و ئەتوانین لە ناو ستۆدیۆ کاریان لەگەڵا بکەیت ینی فەرقێکی جیاوازی هەم لە تەکنۆلۆژیا و هەم لە مۆسیقەکانیش بەڕاستی ئەو سەردەمە تۆزێک ئەوە نیە چۆنەڵی زۆر باش نەبوو کاک محەممەد ئەگەر ئێمە ئێستا سەیری هەندێک لە ڤیدۆ کلیپەکانی زۆر کۆنەکەین ئەبینین پیاوان وەکو کارکتەری ئافرەت بەکار هاتوون لە کلیپەکانە شێوەیان گۆڕاو مایکەپیان بۆکراوە قژێکیان بۆ دانراوە بەڵام لە ئێستاە زۆر شتەکە ئاسایی بۆتەوە لە هەموو ینی ئەتوانم بڵێم ڕەنگە هیچ کلیپێک نەبێت بەبێت خانمێک ڕاستە ئەمەش گۆڕانکاریەک نییە بە تاکیدەوە گۆڕانکاریە ینی ئەکەوێتە سەر ئەو گۆرانیە ئەو تێکستە کە بۆ نمونە مۆدێڵێکی پێویست بێت شەرت نییە هەموو گۆرانیەک خانمێکی پێویست بێت شەرت نییە یان مەبەستمە ئەوەیە ئەنێکەوێتە سەر تێکستەکە یان جۆری دروستکردنی ستایلی میوزیکەکە گۆرانەکە ئەکەوێتە سەر ئەوە لە ڕاستیە بەس بە تێگڕای گشتی ینی خانمان بەشداریان کردو و تۆ لە کلیپەکاندا هیچ خانمێکت پێ بەشداری پێ کردووە؟ بەڵێ بەڵێ بە تاکید من ئیشەڵا کاری دواترم گۆرانێکی خاوە هەر بە ناوی بۆ تۆ ئەژیم هەر لێرە کارم بۆ کردووە کاری میوزیک و هەر لێرەژی شەڵا ڤیدۆ کلیپی بۆکەم شەڵا شتێکی جوان دروستەکەین ئینشاءڵڵا بخۆ کاک محەممەد لە داهاتووە ئەگەر بڕیار بێت دوێتێک لەگەڵ یەکێک لە هونەرمەندەکان بکەیت بەڵێ هیچ هونەرمەندێکە دیاری کردو یا خۆت پێت خۆشە لەگەڵ کام لە هونەرمەندان ئەو دیۆتە بکەیت دڵیان نایشە دڵیان گەورە بەڵام لە ڕاستیە من تاکو ئێستا لە خەیاڵمان نییە بەڵام هاوڕێکانم زۆربیان هونەرمەندن هەل زۆربیان هونەرمەندی زۆر باشن پێم خۆشە زۆرم پێ خۆشە ئیشەڵا جارێک گەڵاڵە نەبووە لەلام بەس ئیشەڵا لە داهاتووە پێم خۆشە بۆنە باش تۆ با ئەکادیمە لێرە پەیمانگای هونەر جوانەکانت تەواو کردووە بیرت لەوە نەکردەوە کە ڕوو لە وڵاتی ئوسترالیا کرد لەوێ بخوێنیتەوە یاخود کە ئێستا گەڕایتەوە کوردستان ڕەنگە دەرفەت زۆر بێ بۆ تۆ بیر ناکەیتەوە دووبارە بخوێنیتەوە بەنسبەت ئوسترالیاوە ینی زۆر قورسە
چونکە لەوێ وەکو من بزانم لەبەر زمانەکە یاخود چی مەبەستەکەی منەوەیە ئەبێت چۆن ئێستا بۆ نمونە من 5 ساڵم خوێندووە لە پەیمانگای هونەرە جوانەکان لەوێش یعنی ئەبێت لە سەرتاوە دەست پێ بکەیتەوە کە لە سەرتاوە دەست پێ بکەیتەوە بەڵێ 4 ساڵ بەڵێ ئەو نەیە 4 ساڵ شتێکە ئەبێت لە سەرتاوە دەست پێ بکەیتەوە عادەتەن کوردانی خۆمان کاتچنە ئەوێ بەڕاستیە بێ کاتێکە هەبێت ئەوە نییە فریای ئەو خوێندن بکەویت و لە هەمان کاتیشا ئیشەکەیت یعنی ئەم کاتە بۆ هەموو کەسێ ناڕەخسێ ئەوە کێشەکەیە بەجینا بەعکسەوە من زۆرم پێ خۆش بووە هەمیشە لەگەڵ نەتەوەکانی ترە هەمیشە بەیەکەوە بووین میوزیکمان ژەنیوە حەفلاتی گەورەمان کردو بەیەکەوە بەڵێ من زۆرم پێ خۆش بووە زۆر باشە کاک محەممەد ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەڵام بەرلەوەی کە من ماڵاوی بکەم پێم خۆشە پێم بڵی بزانم ئەو گۆرانەی کە لە کۆتاییدا پێشکەشمانەکەیت چییە و باسی ئاواز و میلۆدی بوو ئەم گۆرانی کە ئێستا پێشکەشەکەین گۆرانی ئەمرم پار بڵاومان کردەوە ئاوازەکەی وەکوتم هونەرمەند برای مەرکاڵە تێکستەکەی هێ من حەمیدە و هەروە کاری میوزیک و سەوت لەلایەن کاکە شاڵا ڕۆزاوە بۆمان کردووە لە ستۆدیۆی پرۆداکشن لە سلێمانی و هەروەها دەرهێنانی کلیپەکەش هاوڕێی خۆشەویستم کاکە بریا فەتاح زۆر باشە ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازین یا خوازین لە کوردستان بمێنیتەوە زیاتر بەرهەمەکانت ببینین دڵخۆش بووینم ئێوارە ستۆدیۆکات ڕازاواتر کردین زۆر بەخێر بێت عزیزان بەرلەوەی کە کۆتایی بە پرۆگرام بێنم پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم کەم کە زێد ئێجمۆدەیە لە گەڕێکی ئاشتی خۆشیرینی تابان و سپاس بۆ ئێوەش کە هاتاکوی ئێستا بینەرمان بووم بۆ هیواین کە میوانێکی ڕۆسوکی نێو ماڵەکانتان بووین و من ستۆدیۆ بۆ کاک محەممەد بەجێهێڵم و ئێوارێکی خۆش خۆشەویستم بێ تۆ ناژیم ئەمرم لە دڵمای لە ژیانمان بێ تۆ ناژیم لەگەڵ مای خۆشەویستم لە خۆم بای بۆم وتم تازە ژیرۆدەی منە بەس خۆم پێڕاست بوو ژم نەداوە تۆ ئەم تازە عاشقی منە چەند شەو تابایە چاوەڕێی من بووی بێئاگالەوەی لە کوێم چیاکەم نەدەنگم هەبوو نەڕەنگم هەبوو تۆش دڵێ لەم بوو لای کوێم چیاکەم ئەمرم خۆشەویستم بێ تۆ ناژیم ئەمرم لە دڵمای لە ژیانمان بێ تۆ ناژیم لەگەڵ مای ئەمرم خۆشەویستم بێ تۆ ناژیم ئەمرم لە دڵمای لە ژیانمان بێ تۆ ناژیم لەگەڵ مای ئەمرم ئێستا تۆ ڕۆشتی من لە جێگای تۆم ئێستا مناڵێم ئەبێ لەکوێ بێ ئێستا مناڵێم بۆ دەمگینیە ئەبێ چی بکە ئێستا لەکوێ بێ ئەتا لەلام بووی قەدرم نەزانی کاتێکە ڕۆ
خۆشی قەدری تۆم زانی تۆش لە من خۆشبی لە خۆم خۆش نابم چونکە ئەوەنە دڵم شکست ئەمرم خۆشەویستم بێ تۆ ناژیم ئەمرم لە دڵمای لە ژیانمای بێ تۆ ناژیم لەگەڵ مای ئەمرم خۆشەویستم بێ تۆ ناژیم ئەمرم لە دڵمای لە ژیانمای بێ تۆ ناژیم لەگەڵ مای خۆشەویستم بێ تۆ ناژیم ئەمرم لە دڵمای لە ژیانمای بێ تۆ ناژیم لەگەڵ